گوێبیستی وتارێک دەبین لەلایەن زۆر بەڕێز شاخەوان سدیقەوان بەڕێوەبەری دامەزراوەی کەریمی عەلەکە با بفەرمن. ئێوارەتان باش. بیرمەندی دیاری فەڕەنسی ئەمیل سوێران قسەیەکی سەرنجڕاکێشی هەیە دەربارەی میوزیکەڵێ هەر کەس گوێ لە موزیک نەگرێ من هەمیشە خۆمی لێ بە دوورەگرم، چکەوە بەڕاستی کەسێکی زۆر مەترسیدارە خۆی نازانێ بەرچەند نەفرەتێک کەوتووە، چکە بەڕاستی ژیان بێ گوێگرتن لە موزیک گەمژەیەکی گەورەیە. میوانانی بەڕێز خانمی یەکەمی عێراق بەڕێز شاناز خان، مامۆستای عەزیزمان مامۆستا ئەنوەر قەرەداغی، ئامادەبوانی خۆشەویست، بە ناوی دامەزراوەی کەریمی عەلەکەوە زۆر زۆر بە خێراتنتانەکەین. دیارە بەڕێزتان ئەزانن میوزیک هەمیشە خۆراکی ڕۆح بووە، بۆیە وەک دامەزراوەی کەریمی عەلەکە لە پاڵ هەموو چالاکی ڕۆشنبیری و ئەدەبی و هونەریەکانمانە گوێگرتن لە مۆسیقا و چالاکی ڕۆشنبیری و مۆسیقی بۆ ئێمە بابەتێکی زۆر زۆر گرنگە. ئێمە لە ڕابردووە لە ڕێگەی هەموو ئەو چالاکیانەوەی کە کردومانە هەوڵمان داوە جێدەستمان لە تەواوی بوارەکانی ڕۆشنبیری و ئەدەبی و هونەریە دیار بێ. بۆیە ئێوارێژ بە شانازیەوە و بە پێویستمان زانی بۆ دوورکەوتنەوە لەو جەنجاڵیەی ژیان، بۆ ئارامبوونەوەی ڕۆحی هەمووان ئێوارەیەک ساتێک گوێ لە مۆزیک بگرین. بەڕێزانێمە وەک دامەزراوەی کەریمی عەلەکە لە ڕابردووە هەوڵمان داوە لە ڕێگەی دروستکردنی دامەزراوەی جەمال عیرفانەوە چەندین کتێب کە لەسەر و 800 ناونیشان کە زیاتر لە هەزارەهان کتێبەکە چاپ و بڵاو بکەینەوە کە بەشێک لەوانەمان بۆ بواری ئەدەب و هونەر تەرخان کردووە لە ناو بابەتە هونەریەکانی شاب سەرچاوە و زانیاریمان لەسەر مۆزیک بە گرنگ زانیوە و چەندین کتێبمان لەو بوارەیە چاپ کردووە. ئەوە بێ لەوەی کە لە ڕێگەی پرۆژەی پۆستەری ناودارانی کوردەوە هەوڵمان داوە پۆستەرێکی شیاو بۆ هەموو ئەو هونەرمەندە بەڕێزانەی کە لە بواری مۆزیکا بە درێژایی مێژووی ئێمە کاریان کردووە دروست بکەین و وەک ڕێز و وەفایەک بۆیان پۆستەرەکە بنێرین بۆ قوتابخانە و کافتریا و شوێنە گشتیەکان و بڵاوی بکەینەوە هەتا ناویان زیندوو بێت و بە نەوری بمێنێتەوە. لەگەڵ ئەوەشدا پرۆژەی 100 کتێب و کتێبخانەیەکمان بۆ قوتابخانەکان ڕاگەیاندووە تا لە ڕێگەی ئەو پرۆژەیەوە خوێندکارانی ئێمە نەوەکانی ئێمە وشیار بن و زانیاریان هەبێ دەربارەی معریفە و ڕۆشنبیری و وەک گوتیشم لەناو ئەو کتێبانەیە بێگومان سەرچاوی زۆر گرنگی لەسەر مۆزیکتیایە. جا لەوانە ئێمە زیاتر لە 58 پەیکەرمان لە شار و شارۆچکەکان لە شوێنی شیاوە داناوە بۆ هونەرمەند و ئەدیب و سیاسی و ڕۆشنبیر و تێکۆشەرەکانی ئەم وڵاتە تا ناویان بە زیینوێی بمێنێتەوە کە بێگومان لەناو ئەو پەیکەرانەشا بەشێکی بەرچاو دیاری بۆ گۆرانی بێژە ڕەسەنەکانی ئێمە بۆ هونەرمەندە میوزیکسیانەکانی ئێمە بووە. ئێمە میوارەیە هەوڵدەین پێکەوە بە گوێگرتن لە ئەم گروپە خۆشەویستە کە بە باشمانزانی هاوکاریان بین، هاوکارێکی بچووکیان بین لە گەڕانەوەیان بۆ ئێرەوە، هاوکاریان بین لە دابینکردنی پێداویستەکانیان تا بتوانن ئەمێوارەیە هەمومان بەرنەوە بۆ دنیای ڕەسەنی میوزیک. ئەلبەتە بیرمان نەچێ ئێمە لە دامەزراوەی کەریمی عەلەکە هەموو ئەو کارانە بە پشتیوانی و ڕێنمایی و دەستگیرۆی زۆر بەڕێز دکتۆر تەها ڕەسوڵەکەین کە هەمیشە خەمخۆری ڕاستەقینەی ئەدەب و فەرهەنگ و فەرهەنگی کوردیە. ئێوە زۆر زۆر بەخێر بێن، بە هیوامە میوارەیە هەمومان پێکەوە چێژێکی خۆش لە مۆزیک وەرگرین. زۆر بەخێر بێن.